دەمباش بینەرێ هێژا بینەرێ کەناڵی بادینانسات بینەرێ بەرنامە مۆرکردن ئەوە جارەکە دیسە هەمەت خزمەتەوەدا جە بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامە مۆرکردن و بەرنامەکەی تایبەتە پێزیێبەی گرێدایە بینەرێ هێژا بەریان بچیان ناو بابەتە هۆ نکمێبانە خۆ دە ئەمهون بەرەف کەمپا شێخان بە بچین بەریا چەند ڕۆژان و بەری دو ڕۆژانژی ژاگەرێ ئاگرێکی ئەنکو شۆتەکە کە هەرە بێ نێزیکی 16 خیبەتان بتەمامی بە کەل و پەلێن وان بە هاتنە شەوتان دن دامون راپۆرتێ بینین و مۆرکردن دێ بەردەوام بن حريق تيدانينا حريق منظمة وزع عندنا تيدانينا دفاعنا لە دەمژمیری دوازە و نیوی پشتی نیڤرۆ لە دەمێ ئاوەرا نیڤڕۆژا خۆ دەخوارن دناوە خیبەتێن خۆدا ژاگەرە شۆتەکە کارە بێ ئاگر بربتە خیبەتێن کەمپا شێخان دەوێ ڕوودانە ئاگریدا نێزیکی 20 خیبەتێن ئاوەرەی شنگالێ بە هەموو کەل و پەل و بەلگەین وان وەکو ناسنامە و کارتە زیرەک و ویەن خواردنێ هەموو هاتنە شەوتاندن و ئاوەرێن دناوە وان خیبەتان داژی چەندیر رەخنە و گازندا هەبوون بێگومان ئەف ئەجدەت کارەبێ چێ بوو قبل سەر فرافینێ بوون الخیفێت خۆدا من سەر فرافینێ بوون ئەمە بدخانێ بخۆ حسیان وەکێمە بخۆ حسیان نیڤەکە چادرێ خەڕەک شەوتی بوو ئەڤان ئەتفایەت حریقت کچێک ڤەنامراندن بجا ئەم داخوازیان ما هەیە و ئەم داخوازیێت گرش حکوومەتە هەرێمی کوردستان حکوومەتە مەرکەزی هەر کەمپەیەکی ئەتفایەکی حریقەکێ بگرەزیکێ کەمپەدا هەتا حریق شێخانە تێدەوێت نیڤەکە چادراوێ شەوتن سەبەبا کە هەرەبێ بوو بەری بە سێ چار ڕۆژەکە دیسا حادیتەکل جماعەت با جماعەتێ چێ بوو زارۆکە تێدا چوو بەردلۆڤانیا خۆدێ براحمینێ بجا ئاف كهرباء تقريبا في زفستاني موابون نبي قناعاتي خومه بل الرول بهوزين بيشمرجي لوي دمي تشوب يعني بتبيع بتشي كربانه هي بيشمرجي داكو باراستنا شنغال كربانه باراستني شنغال تو بلاي تشاك اما وقتي خوي لا شاخ بوين كلا شاخ بوين كلاشكوف يكو ار بي جي كو بيكيسي مان شر الدكتاتور لكن مازنترين الدكتاتور لجيهان مازنترين شري مازنترين هو جناب دوتن شري مازنترين ده صلاة ما عندك كل جيهان وبرقش ما عندك قرتو شرش ما عندك قرتو تشوكش ما بيدا داو شوينش ما اللي قرتو ولا عندي شوينش هرهلج للسين ليرة ده شربة مبدأ أكره ايديولوجيا ام حزبه يعني معجزه داخل القيمه معجزه بونمونه بودير شي يزك هي لدنيا دا بتواني نفسي خوي بيش هم كسي يعني خوي بكوجا كداعش خوي تقاندو اما مبدئي شيء اسلام نبي عقيده شيء اسلامي كانت بيته بغلط تيان بيها براس تيان بيها آیا ام کسا تیروریزم بیان نه تیروریزم بیان اگر عقایدی چی دینی نبی بخوید تقینتو من بتو عالم بله کذا آمده خوی تقینتو نعم اما مبدأك واللي كتو بتواني بمبدأ او شونه بباريزي بله بشتي بورينا بترجي سيلان استر شنغار بيجي شنغال هاتي كنترول كرنا بارادوخي شنغال استبرو كوتش بديتناتا وكو فرمانديك والله من وكو فرمانديك خوم واي بينهم والرأي خوما سنوري شنغال بتايبتي شنغال ودورو بري قلنا كاني ودورو بري وامانه وصح شي زور على الوصف والله كيزي تيدا كوبو تو اذا كان اصلا الناس يعني حتى يسا چندين حادثه تيدا رودا حادثه كشتن يعني غامزه لبيشاوي همو فرماندي غامزه چه كشتي چه نه كشت من وكو يشتين اجتماعي كردستان خوم لي تبريك حزب اشكا خوي لي تبريك ايوتر خوي لي تبريك هر يكدي خاطر سرشاني ايوتر الله ام كشتي او دي او تاون بركه او تاون بركه كيف ده قرباني چه بوتا قرباني يزيدي قربسري مالويراني جينوسايد كراو لي بوتا قرباني استاج او قرباني بدسي او قرباني دنالين او خلق دنالين رولي اكتين اجتماعي كردستان بيجين هاش دسبيكا كفتنا شنغالي حتى است تشيبو رول تشيز
ڕۆڵێکی زۆر گەورەی جێڕاوە من لە لیوایەکەی خۆمەوە سەیرەکەم ئەو لیوایە کە من تێدام لیوای هەشتی پیادەیە سەر بە وەزارەتی پێشمەرگە من وەکو جێگر لیوایەک پێ دەڵێم هەر وەرە شەیدەکان مقاڕنەی شەید و بریندارەکانی ناو لیوایەکەی من بکە کە 39 شەیدمان هەیە لەو 39 شەیدە 21 شەیدی یەکێتی نیشتمانی کوردستانە 18 شەیدی برادرانی لەیەک لیوادا 166 برینداریشمان هەیە ئەکسەرەتی بریندارەکانیش بریندار لە هەردوو لامان نەبووە لە برادرانی هێزەکانی هەشتا و لیگی هەفتاش و ڕۆڵی کەسیش کەم ناکەمەوە بۆ ئاگاداریت هیچ حیزبێک ڕۆڵی کەم ناکەمەوە چی یەکێتی بێ چی برادرانی پارتی بێ چی برادرانی هێزەکانی تری یەپەگە و غێر و غێر هەمویان لەسەر ساحەی ئەم ئەرزی واق و لە ئەرزی واقعی شنگالە ڕۆڵی کاریگەریان بینیوە هەموو خەڵک کەش دەزانێت پێشمەرگە بڕۆ لێ بپرسا ڕۆڵی بزان یەکێتی و فەرماندەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لەو ناوچەیە چ بووە خۆیان بە پەنجەی دەستیش دەمانژمێرن کە ڕۆڵمان لە زۆر ئەگەر لە زۆر کەس باشتر نەبوو خراپتر نەبووە ڕۆڵمان لە زووربەی زۆرین بۆیە ئەم لێرەوە لەو کەناڵی بەڕێستانەوە ئەیسەلمێن و پەنجەش بە چاوی ئەو کەسیدا ئەنێم ئەگەر دەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆڵی نەبوو ئەو فەیسەڵە حەمید فەیسەڵ و با بڵێن حەمید فەیسەڵ لە لیوای هەشت و لە سولولی شنگال ڕۆڵی نەبوو بەلەگەلێک جاران یەکەتی شتێتە تۆمە بار كم ترخم بوش كفتنا شنقال جبرك قال لك جار اصلا جماعات ببرة قال لك جار رخنا هي زي تتاجرتن مثلا بيجين هي زي البارتي الديمقراطي كردستان تتاجرتن بارتي دي بيجي ايوا الشريك كاكا بلين ونلين شوينك شكستي هنا دو هزي تدابو يعني سي هزي تدابو او تاوان بردكا او تاوان بردكا بلا لێ دەپرسم هێزی زۆر چی لێ بووە و دەسەڵاتی سنووری ژێر دەسەڵاتی چێیە وەرە ئێستا تۆ 100 ساڵی کە پارتی برادرانی پارتی لە لای من شکست بە من بێن و خۆیان شکست بێنن لەسەر ئەوان حیساب نییە لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان حیسابە چونکە سنوورەکە سنووری یەکێتی نیشتمانی کوردستان ئێستاش ئەم سنوورەی شنگاری برادرانی پارتی دموکراتی کوردستانە بەم لەحزەشەوە بە ئێستاشەوە چه ئیدارەکەی دەژێڕێن چه ئاسایشی ئەو ناوچەی وەرگتووە چه پۆلیسی چی تێدایە وان نییە برێ شیرنم ئەگەر تۆ بێ سەر مقارنەکردن و سەر خەباتکردن و سەر ڕۆڵی یەکێتی نیشتمانی کوردستان نەخێر یەکێتی نیشتمانی کوردستان چەند کەسێک لە ناو کۆمیتەی شنگال ماوە شەڕیان کرد هەتا جیران و کوژراش ئەی بۆ ئەوە ناڵێن بۆ ئەو موقیفە باسان ما قال لك جراد بيجي كدي شريكه شريكه بكمية لەوێ لە ناوچەکەی ویدا شەریک بوو مەکاکە بە دەسەڵاتی شکەمەوە بەڵام بە ڕێژەی شکەمیشەوە بەڵام ئەوەی کە کردبێتمان مەجالمان بۆ هیچ کەسێک نێشتوتەوە حاری مەجالمان بۆ هیچ بابێن لە هەموو لیواکەیدا لیوای هەشت بابێن بڵێن حەمید فەیسەڵ لە ئێمە زیاتر نەکردو لە برادرانی پارتی مەگە زیاتر نەکرد بۆ من ئەو ناوچەیە بەجێ دێنم ما رابطك هذه أم باش بزبرين بعضن بله بنير جاناش دامو بشنيا في رابطة كل سر دابش كنا هاري كاريا بسروان كسان انخباتين وان هاتين صوتين الكامبا شيخان وموركلين دي بردوام شيخان هاتي رودان وشازة خيبت بكلو بالين وان بتمامي هاتين شو وطاندن و به چندجی ضرر کم مازن گهاندن خوددانین خیبتان لورانو نیر میری ازدیان عصمت تحسین بک فردید کو دست هاریکاریه که بلزب گهین تاوان راد ندادم که اکرام ولا وكو خوش مروفا وجوان عندك ام بيا قدار كرين هوا دوهي إلو كجي ام بواجبي خرابوين ازو هناك برادرات خو ما وكو ككل ميري عندك مساعدات برن بوان برادرة شازدة خيمة بونس باورتكم عندك مساعدات مادية برن شخيرات ميري
تا البرخوف گێرن هەتا حەلەک بۆیان هەبێت مەری. هەروەسا نوێنەرێ میری ئێزیدیاندا دیارکردن و پێتیڤ ئیرۆ حکوومەتە هەرێمی و هەروەسا ڕێکخراوان بزووترین دەم دەستی هاریکاری بگەهینتەوان خێزانان یەن خیبەتێن وان هاتینە شەوتاندن دیسان داخواست کرد ji rêveberên dam û dezgehên hikûmetê ku harîkar bin di dirûstkirina belgeyên wan yên hatine şewtandin. من وەزعیوان دیت وەزعیوان گەلێکی نەخۆش بوو ڕاستی ئەمە وان چادرەکە مەزن و ڤەگرتی بخۆ و هەمووی چی لە توێ دەردا و لەسەر هەندێ سەروی حالی ڕاژی پێشوازیە خەڵکەکەتکەن بخێراتنا خەڵکەکەشی دکەن داخوازیە ماش حکوومەتی هاریکار بن گەلێک چەند وەزعیوان گەلێکی تەعابیە نەخۆشە و تشتێکی وان نەما ڕاستیژی نە ئەرزاق هەمە بەس خودێ پچوکێتوان و ئەو وێژی خلاصکردن مالا خودای ئاوا بڕاستی ئەوژی شتێکی باش بوو وەکی دەکەنجی من لێ گەڕیا 16 چادر 16 خێمە تشتێکی وان نەمایە. دەزانی ku li roja dehê neh 2017 û rojê egerê şewteka karebê agir bi xîbetên Kampa Şêxan keft û 16 xîbetên awar hatine şewtandin. Weku aware de diyarkirin ku gîrobûna trompêlên agir ve mirandinê ew jî mara xîbetan hatine şewtandin. Li heman kampa beriya çend rojan her ji egerê agirekî zarokekî giyanê xwe dest da. Ekrem Derviş, Kanalê Badînan Saat. Taybet bo bernameyê morkirin. بله هێویدارین هەر کەسێکی بقارتن و دەستی هاریکاری بگەیتەوان ئاوارە ئەوێت و خیبەتێن وان هاتینە سڵتن کەمپا شێخان ji ber ku ew kel û pelên wan hemû kel û pelên wan bi temamî hatine şinavbirine û hatine şewtandin diyar bû ku bêjin gundê bêt narêjê roja yekê ku destpêkê hindek harîkarî bi wan kirin dîsan ji mareka xwebexşa Kampa Beedê jî rabûn bêjin هەلکردنا هاریکاریە بۆ وان کەسان و زووترین دەم بگەهینەوان. بەڵێ مامۆستا بێژین زبرینە بابەتێ خۆ بە هەبوونە هێزên جدا li şingal aliyek yepeke aliyek hêzên pêşmergeyî aliyek hêzên êzdîn aliyek hejê şebî ew boçî dizibirînî nebûna ev ê feragil vêderkê çi heye من سەرەتا بۆم باس کردی کە ئەو ناوچەیە بە زۆری چۆڵ کرا ئینسحابێکی زۆر گەورەی تیا کرا طبعاً هەندێک لە برادران نیە پەگە لە سنووری سووریا و هاتن پارێزگاریان لەو هەموو خەڵکەی کرد کە ڕایان دەکرد ئەو کاتە ئەنێ دەرفەتێک بوو دەرفەتێکماندا بە برادرانیە پەگە کە بێنە ناوچەکە و ناوچەکە بپارێزن لە دوژمن شەڕی داعش بکەن تا ئەم لەحزەیەش ئەم برادرانەمانەوە تا ئەم لە زێژ ئەو برادرانمانەوە بەڵام هێزەکانی تر هەمووی بەدەستی خۆمان دروستمان کردووە ئەو برادرانی قاسم شەشۆیە ئەمە برادرانی حەیدەر شەشۆیە ئەو برادرانی ترە هێزی ترە هەمووی بەڵام دوو هێزی سەرەکی لە ناوچەکە هەیە هەمووتان باش دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان زایدی برادرانی پارتی کە هێزێکی زل و زەبەلاحیان هەیە و سەر بە وەزارەت و دەرەوەی وەزارەتیش هێزەکانی هەفتا و هێزەکانی هەشتا من دەستپێکی گرتنەوەی شنگال خوشکێک لە کەناڵی ڕوونایی پرسیاری لێکردم وتی ئەڵێن ئەمە دەوری فلان حیزبە دەوری تیانە بۆ لە گرتنەوەی شنگال و فلان و حاڵ و حیساب خوشتی بەڕێز من یەکشت پێڵێم واز لەو مزایدە سیاسی بێنین هەر هەمومان برای یەک بین دەست لە ملی یەک بکەین و هەموو هێزەکانمان تێکەڵ بکەین بڕوا بکەم کام دوژمنە لەسەر ساحی کوردستانە بیەوە هێزی کورتێک بشکێنن ناتوانین تێکی بشکێنێ ئەم ناوچانەیە کە ئێمە باس و گوتەی لەسەر دەکەین هەموو مزایدە سیاسی من ئەوەم کرد ئەویان دەڵێ من ئەوەم کرد ئەویان دەڵێ من ئەوەم کرد بابە ئێمە هەموومان کوڕی کوردین هەموومان ماڵوێرانین هەموومان تێدا چوون هەموومان ئەنفال کراین هەموومان جینۆساید کراین بە هەر هەمووشمان دوژمنێکی سەرەکیمان هەیە بە هەموومان دەست لە ملیەکەنەوە هێزانە تێکەڵکەینەوە ئەو مزایدە سیاسی نەکەین ئەو مزایدە سیاسی نەکەین ماقولە من هاتبێتمان لە ناوچەی سلێمانیەوە هاتووم لێرە شەڕەکەم لەسەر شنگالە خوێنە ڕێژم شەهید ئەدەم هەتا ئێستا من شەیدەکەی من شەید مقەدەمی وای کوڕە خوشکم هەتا ئێستا جەنازەکەم بە چای خۆم نەبینیوە هەتا ئێستا جەنازەی دیار نییە لەسەر چێ من ئەو شەیدەم داوە بۆ خۆمە بۆ بنەماڵەکەی من بووە
نەخێر بۆ هەموو کووردە و ئامادەشین ئەمن هەر شەیدێک و دوو شەیدم نییە و چەندین شەیدم هەیە لە بنە ماڵەکەی خۆم و ئامادەشم شەیدی تردەم لە پێناوی کوردستانە ڕزگە پاراستنی خاچی کوردستانە بەڵام باواز لەو مزایدەی بێنین کاکە مزایدەی حیزبی بێنین ئەوە من ئەوەم کردو ئەو کەس لەوێ وجودی نەبوو کەس لەوێ ئەوە نەبوو نەخێر من پێ بە هەر کەسێک واڵێ هەر هەمومان ئەو هێزانێکە ئێستا وجودیان هەیە لەو ناوچێ هەمویان بەقەدەر توانای خۆی کاریگەریە بووە لە پاراستنی شنگال و لە ڕزگارکردنی شنگالە باش هەم جارەکە بێژم ئەو ململانە دیسا کی دەبتە قوربانی والله غێری برادرانی یەزیدی یەک کەسیکە نەبووە قوربانی چێ لەو سنووریدا بەس برادرانی یەزیدی هەیە چێ بۆتە قوربانی باشە ئەمڕۆ چی بکەن باشە هەمومان باز لە مزایدە بێنین باز لە مزایدە بێنین واز لەوەی بێنین کام حیزبە سەردەکە و سەر ناکەوێ واز لەو قۆم قۆیە و کۆمەڵێشت و بابێن ئێمە نەوکو یەزیدیەکانی قوربەسەر ئەوەوە میلەتەکەمان لە بردستان دەمرێت نەمانتوانیواتە ئێستا ئابوورێکی باش بوو بۆ کوردستان دەستەبەر بکەن لە ڕووی یاساییەوە ئەمە دەبینین کۆمەڵێک یاسا پێشێت دەکرێت کۆمەڵێک لە ڕووی ژێرخانی ئابووریەوە ئەوە بۆ خۆتان دەبینن ژێرخانی ئابووری کوردستان ئەوەیە من نەیگەڕێنمەوە بۆ ئەو مزایدە سیاسی ئەو ئیملاویلا ئەژینە ئێستا خاچی شنگال و ناوچەکانی شنگال زوبەی زۆری لە بەردەستی هێزی پێشمەرگەیە ئەو شوێنانەی کە هێزی پێشمەرگە سەیطەڕی بەسەرەوە نەبووە پێشەوە ئێستا بەدەست پێشمەرگەوەیە بابی پارێزین با هەمومان دەست لە ملی یەک بکەین وەکو کوڕە کوردێک بیر لەوەی نەکەینەوە ئەوە هێزی یەکێتیە و هێزی پارتیە و ئەوە هێزی یەپەگەیەوە ئەوە هێزی فلانێ و ئەوە هێزی فرسارە با هەر هەمومان دەست لە ناو دەست یەک بکەین و بتوانین ئەو ناوچەیە بپارێزین باشە هەبوونە ئەوان هەموو هێزان هێشت لێ ئەم ناهیەت لێ نییە نینە من پێ دەڵم ئاخر سەبەبەکەی ئەوەیە سەبەبەکەی ئەوەیە کەس قەبارەی کەس ناخرێن تۆ ئێستا مەوەکو بۆم باس کردی زیاد لە 27 حادیسەی کوشتن تێیدا ڕووداوە هەتا ئێستا یەک حادیسە کەشف نەبووە کەس نازانێت چێیە کەس نازانێت چێیە سەبەبی ئەو هەموو پەرتەوازی هێزە ئەو احتراف بەو ناکە ئەو احتراف بەو ناکە ئەو احتراف بەو ناکە ئەو چاڵ بۆی هەڵدەقەنێت ئەو چاڵ بۆی هەڵدەقەنێت ڕۆڵ و کاریگەری من لە کەم دەکەنەوە پشتت سار دەکەنەوە لە بەرگریکردن لە دیفاعکردن لە خاچی کوردستان ئەوەیە مەسەلەکە گەلێک جارات مام سەدەرس بژین تێتە گوتن کۆ یەپەکە دەبێتە ڕێگر لە پێشی ئابادانکردنا شنگال ئایا یەپەکی ئەو قەوەت هێز هەیە بتە ڕێگر لە پێشە هێزم پێشمەرگە هێزە حکوومەتە کوردستانی و ئابادان شنگالێت ئابادانکرد ناڵم هێزی نییە یەپەگە هێزی هەیە بەڵام ئەو هێزە نییە کە تۆ بێی ئێستا ئیدارە بەدەست چێوەیە ئیدارە بەدەست حکوومەتی خۆمان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە حکوومەتی هەرێمی کوردستان قایمەکەی چێیە شنگالی ئێزدی و لەسەر پارتی دموکراتی کوردستانە تەمام شورتە چێیە ئاسایشی چێیە حکومڕانەکەی چێیە چێ حکومڕان لە ناو شنگالەکە کاکە چێ حکومڕانی کرد سوڵتە بەدەست ئەوەیە بەدەست من نییە من چوار ڕەبایان بە شاخەوەیە من ئەو قەناعەتیە من قەناعەتی خۆمە بەڕێوەبردننی هەموو شنگال بەدەست خۆمانەوەیە بەدەست کەسەوە نییە هیچ ێزەک نییە بێ لەوانەیە مەشاکل دەبێ کەی ماسیش دەبێ نەوەسە کە ماسی دەبێ و کەم کوڕی دەبێت لە هەموو هێزەکانە بێت لە ڕووی هەموو ئەوە نییە بڵێ ڕێزی پەیدا بێت کەی ماسیژە پەیدا تەواو بەڵێ ما سەید عەمید بێداوی شەڕێک تەلعفەر و گەلێک جاران توێژ وەکو فەرماندەک ئەوە تەواقعەت کرد و لە بەهەشت ڕۆژەدا ئەو قەزای گەورەی بێتە ڕزگارکردن قەت تەوەقعی هیچ کەسێکانە بوو لە تەواقعی هیچ کەسەکان هەوە بۆ ئەوەندە ڕۆژە کۆتایی پێبێ بەڵام کردیان گەلێک جارە بێژن سەفەقەک هەبوو لەناو بەرە هێزن عێراقی وەڵای من هیچ
معلومات و بەڵگەیەک لەبەردەستی من نییە گەر اتفاقی هەبوو بیان نەبوو بەڵام ئەوەندە زانم یعنی این هەبووە مەسەلەن بڵێ و نەڵێ بە قاچاغ و ئەمانە بردویانە خەڵکیان بردووە لە سنووری ئەو لیوای منیش نەبوو لە سنووری لیوای هەشت ئەو شتە ڕووی نەداوە ئەوەی کە کراوە لە عیازیەوە بگرێ هەتاکو خەرایج و ئەو منتیقەیە یعنی خەڵک هاتووە گیراوە بەسەر کەمیندا کەوتووە کوژراوە گیراون خۆیان تەسلیم کردووە هەبووە بە قاچاق دەرباز بووە تا حدودی سووریاش ڕۆیەوە بەڵام بە قاچاق بە پارە دەرباز بووە هەیە واڵێن بەڵام ئەم هیچ بەڵگەیەکم لە بەردەست نییە وەکو خۆم بەڵگەم لە بەردەست نییە بەڵام چۆن دی بەهەشت ڕۆژ چۆن دی من تەوەقعی من زۆر ئەمە لەوەی لە مووسڵ زیاتر بەرگە بگرن چونکە هەموو قیادەکانیان خەڵکی تەلەعفەر بوو بۆ خۆشتان باش دەزانن و خەڵکە پیسەکەشیان شنگە هین بوو تەلەعفەری بوو ئەوەی شنگالیشیان قەتڵ عام کرد زوبەی زۆری لە فەرماندەکانی تەلەعفەر بوو من قەنەعەتم نەبوو وازوو تەواو بێ ئەو قەنەعەتی شەخسی خۆم وەکو فەرماندەیەک بەڵام کە زوو تەواو بوو بەتاڵکردنی ناوچەکە بوو کە تووشم ئەو مقاومەیەش نەبوو ئەو مقاومەیە کە ئێمە بۆ حسابمان دەکرد تێدا دەکرێت لە تەلەعفەرە و شەڕێکی زۆر قورس دەکرێت و من لە برادرانی زۆربەی زۆری لە برادرانی فەرماندەی برادرانی پارتیکە بێکۆدا دەنیشتن گفتوگۆمان دەکرد ئەوانش قەنەعەتیان نەبوو وازوو تەلەعفەر تەواو بێتە ئەوە شەڕی قورس لە تەلەعفەرەکەی گەلێک جارە بەحس ئێزدیا بەحس دەکرد گوتی ئەو کەس ژنین ئێزی لە ناو تەلەعفەر زێدە هەینە ئێستا گوتی لە مووسڵ هەینە لە تەلەعفەر هەینە ئێستا مووسڵ ڕزگار بێت تەلەعفەر ڕزگار بێت ئەو کەس ژنین ئێزی نزیکی 3000 کەسان نەدیان دیتنەوە چ لێ والله من قەنەعەتم وا بوو کە پێشتر دەستپێکی یعنی کە هەمووی ژن و زارۆکای شنگالیان کە ڕاگواست زۆربەی زۆری وتیان ڕوانەی سووریان کردووە فرۆشتویانە بە ناوچەکاندا بڵاو بووەتەوە بەڵێ بە ناوچەکانشدا هەتا لای منتیقەی تکریت و ئەم شوێنانە ئەو شوێنانی کە عەرەب نشین و ئەوانە بووە زۆربەیان عەلە ئەساس فرۆشراون کڕین و فرۆشتیان لەسەر کردووە منیش دیار نییە هیچ بەڵگەیەکم بەدەستەوە نییە بڵێم وڵا هەمیان بردوۆتە فڵان شوێنی ئەوە یەکە وەکو بیستن دەیبیستین و ئەو هەیە بەڵێ بەرێز ئەمید بێژین بۆچی هەردەم ئێزیدی دەبنە قوربانی جیروسایت ئایا لەبەر ئاین لەبەر نەتەوە ینی لەبەر موقعی جغرافی منتەقەی چۆن هەرسێکی دەگرێتەوە هەر سینەکەی بوارەکەی تێدا یەکەم شت لەبەر ئاین بڵێ و نەڵێ ئەمە کە داعش هات ادعای دەکرد الدولة الإسلامية في العراق والشام يعني الدولة الإسلامية دەبێ عێراق و سووریا ئەبێ سقوط بێ هەموو حکومڕانەکەی بەدەستی دەوڵەتی ئیسلامیەوە بێ یەک لەمانە وەکو استراتیجی خۆیان چ دینێک دژی ئەمەیە يعني مثلا غێری دینی ئیسلامە برا لە ناوچەکەدا برادرانی یەزیدی لە مووسڵ نزیکن ئەوەی کە تۆ هاتیەوە سەر عینی مووقفی جغرافیش دینەکەی بۆ لەگردەوە مووقفی جغرافی بۆ لەگردەوە ئەم شتانەی هەموو بۆ لەگردەوە نزیکن لە ناوچەکە بەڵێ نزیکن لە ناوچەکە لە ڕووی جغرافیەوە نزیکن و تێکەڵیش لە عەربیشەوە بۆ خۆتان زان هەموو گوندەکانی چواردەورەی شنگالیشان کردووە ئەو گوندانەی کە لێشین مەسەڵەن بۆ نمونە عەشیرەتەکان دیارن عەشیرەتی جەعێش و ئەمانە زۆربەیان لە 1970 داعش بوو کاکە بڵێن نەڵێن ئەوە سەبەبێک بووە لە سەبەبەکان دین موقعی جغرافی و لە عینی کاتیشدا لەوانەیە هینی سیاسیشی تیابێت ئالی سیاسیشی تیابێت بەرز گەلێک جاران ئێزید بێژن و زۆربە سەرکردن داعش ئێستا لە کوردستانە بە ئازادە نەدەن دەچن ئەوەژی بووی ئەگەرە کو ئێزی ئیرۆکە باوەری هەرێما کوردستان حکوومەتێ نێتن و بەرف وڵاتم بیانی بە بەرم بچن وایە ڕاستە
من ئەوم بیستوە چەند جارێک ئەوانم بیستوە و زۆربەی زۆری برادرانی یەزدیش کە ئێستا باوەڕیان نییە بە مەنتیقە بە ناوچەکە زیاتر زیادە لەسەر ئەم مەسەلانەیە لەسەر ئەم مەسائلانەیە کە جارێشتر داعشێشکە بە دەردڵە داعش دەڕوا ماعش دێتە جێگا ئەوە سەبەبێشکێ دەڵێ ئەگەر گۆڕانکاریەکتر بۆ نەوعی بێتە پێشەوە لەوانەیە وەچی جاران جینۆدسایدی چکەمان بەسەردا بێت و نەپارێزرێ. بەڵێ ما دومای راپۆرتە ئەوەژی بینی و پاشی مارک دێ بەردەم سەرچاو بەلێ بینێژان هاژ دامهۆن بەرەف راپۆرتەکە دێ بچین سەرزارۆکەکی نەخۆش و ناوێ ماهەر و پێتیوی پاریکاریە سەحلەمی هەیە و مۆرکردن دێ بەردەوام بێت. ماهر زارۆکێکی تەمەەن 14 ساڵیە لێ دوان ساڵین ژیانە خۆی بۆراندی نەوەکو هەموو زارۆکان بۆراند ji ber ku ji ber rewşa wî ya sexlemiya nebaş mahir salên xwe li ser kursiyekê derbas diket yan jî dema piya diçit neweku zarokên sexlem. Birayê Mahirî dibêjit ku çendîn caran berîne nojdariya lê dibêjin PTV niştegeriyê heye. Bazemaş her cihekî xêrxwazî medvî herîkariya wî bika tiştê PTV bo wî bikin. Em xelkê şingalê ne. Girzerk. Belê me aware ne. Xewna Mahirî ew bû ku biçite ser textên xwendinê wekû hemû zarokên din lê ji ber ku nikarit bipêya biçitin dîsan zimanê wî jî îgiran e. Herwesa pê gotina birayê Mahirî ku niştegeriya wî ye giran e û nêzîkî du defteran lê diçit. Da ku careke dî wekû mirovekî sexlem lê bêtin û ji ber barê wanê aborî û awarebûna wan ji şingalê nikarin niştegeriyê bora bikin. Ya defterek heta du deftera lê diçe û yani nel wê bawerê de jî ew ameliye nacix jî bibe. û Mahir jî gelek yani heş medreseyeke wî ji vî her weka her zarokekî çê medresa xwe û rêve biçe û bi rastî me wan imkaniyet nîne wê ameliyê jî bo çekin. Xwedê zimanê wî jî giran e. Yani ne baş e zimanê wî jî. Mahir êkiş wan sedan zarokên awarê şingalê ku di jiyaneka pir zehmet da jiyana xwe diborîne. Lê wekû malbata wan didine diyarkirin ku ev zarokan ku Mahir PTV niştegeriyeka mezin heye ji bo ku wekû zarokên dî bi pêya birêve biçitin. Lê ji ber barê wanê aborî Mahir heta niha wekû însanek an ku wekû mirovekî yasa نشێت برێبە بچێتن لەو ڕە داخواز کەتن ژێ جیهێن هاریکار ku destê harîkariye bigehîne Mahirî da ku careke ew jî wekû hemû zarokên dî bişte ser textê xwendinê û jiyana xwe birêve bibet. Ekrem Derviş, Kanalê Badînan Saat. Şêxan. Bilê mamosta beyne alêkî dî gelek caran ku dibêjin êketîn îjtîmanî Kurdistan çû rol nebû. Anku abadan kirna şingalê rizgar kirna şingalê de dîsa jî heka behs bikey rolê êketîn îjtîmanî Kurdistan çi bû her sê heşt heta niha. لە سێ هەشتەوە تاکو ئەم لەحزێش Em wekû hezib hem wekû وەکو ئەم لەحزێش چەند لیوای تێکەڵەمان هەیە لە ناوچەکەدا 4 لیوای تێکەڵەمان هەیە حەت چواریان دەور و ڕۆڵ و کاریگەریان لە ناو شنگالە هەبوو شەڕیشیان لە ناو شنگال و لە شوێنە جیاجیەکانی ئەم سنوورە کردووە بۆ جگە لەم لیوا تێکەڵانش کە 4 لیوای تێکەڵە کە نیوە بە نیوەی لەگەڵ برادرانی پارتیە لیوای 111 و 112 ئەگەر ڕۆڵی کاریگەریان لەو ناوچەیەدا بەڵێ هەرخاز لیوای هێزەکانی هەفتەیە سەر وەزارەتی ینی هێزێکی هەفتەیە خاص هەمووی یەکێتە یەک فەوجیان لە دەستپێکی شەڕەکە لە دەستپێکەوە تا ئەم لەحزێژ لە ناو شنگالدا شوێنی وان لە هەموو شوێنەکان خەتەرتر بوو. بێژن بۆ ڕزگارکردنە سەنتەرێ قەزا شنگالێ ئێکەتی ڕۆڵ تێدا نەبوو یانجی ئەو ئالی سنوون و خانۆ سەر لێوانژی کاکە خۆ بڵێن نڵێن
ئێمە ڕێگامان لێ دەگیرا کە کەناڵەکانیشمان بۆ بەری شەڕی ئێمە لەسەر کەناڵەکان بوو کە بەڕێتەوە لە ئاوی سوحیلە بێ بۆلامان و دەنجی ئێمە بگوازێتەوە. برای خۆ بە چاوی خۆتان بینن کاکەڵۆ وەکو هینە کاکەڵۆ لێ بووە، کاک هەرێمی کەمالاغا لێوێ بووە، ئامر لێوە، کاک شەفیق لێوێ بووە، فەرماندەیەکانی تر لێوێ بووە لە قۆڵی گۆڵاتەوە. ئەوە من وەکو لیوای حەژ من لێوێ بوومە لە لیوا تێکەڵەکانی تر کاک عەقید محەممەد کە جێگری لیوای دوانزەیە لێوێ بووە، هەر لیوای دوانزە تێکەڵە بووە لە ناو شنگالە بۆ ئەو کاتە. چۆن دەوری یەکێتی نیشتمانی کوردستان ئەلی باشە کە دەور من نەبوو بێ لەو لیوای من 21 شەیدم داوە، 21 شەیدەکە چی لێ شەهید کردوم؟ دیارە وڵات دەبێت برادرانی خۆمە، من نەمزانی بێ برادرانی خۆم لێ شەهید کردبووم. بەدەست چێ شەهید بووە؟ لە شنگال شەهید بوو. 21 شەهیدم داوە، لە چێ شەهیدمان داوە؟ بەڵێ لیوای هاشت برادرانی یەکێتی لەگە برادرانی پارتی 39 شەهیدمان هەیە، 21 شەهیدی یەکێتی نیشتمانی کوردستانە، 18 شەهیدی برادرانی پارتیە. ئەو 21 شەهیدم لەکوێ داوە؟ باشە دەنامی نەبوونە بێژین ڕاگەهاندنێکی ئالی بێژین ئالی یەکەتی نیشتمانی کوردستان ئەوە بووە ئەگەر ئەوە سەبەبی سەرچیە، سەبەبی سەرچیە. چەندین جار لەسەر ئاوی سوحیلە من بەرەو ڕووی حتا لەگەڵ کاک مەحموود سەرگاویش قسەم کردو، لەگەڵ برادرانی تر لەگەڵ مەسئول مەڵبەندەکان گفتوگۆمان کردو و قسەمان کردو کە لە ئاوی لە سوحیلە کەناڵەکانی فەزایی ئێمە ئیزن نادەن بێن بۆ خۆتان لە کەناڵی کورسات بادینان گەری کوردستانی مەهەوڵدا بینە وڵایە بەس مخابن یعنی لە سەحیلە تەواو بۆ خۆتان یەکێکن لەو کەسانێکەوە نەیان دێشتن بێن بۆ بەری ئاوکە و کە بتوانن دەنجی ئێمە بگوازنەوە. بەێ پشتی ئەبێ جونوسایدە بدیناتە چی بهێتەکردن بۆ ئێزیدیان چی بێتەکردن بۆ ئێزیدیان کەیرە و باوری ئێزی بێتن و وڵاتی خۆ بنێت لە هەرێما کوردستانی ناف بێژین شنگالێ بمینێتن. ئەبێ قیادەی سیاسی بەخۆیان دابچنەوە بێن چی شتێ باش بێ بۆ برادرانی یەزیدی بکەن، قەنەعەت و باوریە بۆوان بجێڕنەوە، دیفاعاتێکی زۆر بە قووەت خەتی یەکەم و دووەم و سێم وەکو بەهێز، یعنی دیفاعاتێکی زۆر بەهێز لە ڕووی سەربازیەوە لەو شوێنە بە قووەتی کەن بتوانکەوە ینی سقیان هەبێ بەهێزی پێشمەگە زاریشتر بەجێیان نێڵ ناوچەکە بەجێ ناڵێ دومیان ئەو ئاوەدانکردنەوە ئەوەندە گاڵتە نییە لەبەرەوەی شنگال تۆ ببینی ئێستا شنگال ببینی شنگال وێرانە ئەبێ ئاوەدان بکرێتەوە لە ڕووی بینایەوە لە ڕووی حتا باری ئابووریان بۆ چاپ بکرێ، خەڵکیان لێ تاعین بکرێ، خەڵکیان لێدا بمەزرێ. ئەم چێلگانەی کە لە دەستی ئەم لە ئەولایە وەکو زراعەت و ئەمانە خەڵکانیان بگەڕێتەوە زراعەتی خۆیان بکەنەوە، هێدی بکەنەوە، ئاسایش بکرێتەوە ناوچەکە، ئەم کوشتن و بڕینەی دوور بخەنەوە کە ئێستا کوشتنێکەیە چەندین حادسەیە هەرکەس نازانێت ئەو حادسانە چی لە پشتەوەیە. دوایی ڕێک و تەبایی بینی حیزبەکان لەوێ دەوری کاریگەر بینێ، ئەم چێشمەی لە بینی ئەم حیزب و ئەو حیزب و ئەم لا ئەو لا ئەو مزایدە سیاسە نەهێلن زۆر شتێ، ینی دەتوانانی بیکەی قیادە سیاسی بیکە بۆ ئەوەی باوەڕێ بۆ برادرانی برایانی یەزیدیمان بگەڕێنەوە. بەڵێ یەکەتی نیشتمانی کوردستان هەتا چەندێ نێزیکی ئێزیدیە ئێزیانە ژبەر گەلێک جار ئێزید بێژن ژبەر دووری یاوان ئەوش ئالی جغرافی من لە خۆمەوە سیر دەکەم، لە خۆمەوە سیر دەکەم. من نەقلیش نەبووم پێش نەقلیش کە ئەو برایانی یەزیدین دەبینی لەسەر شاخ ئەوە ئاوارە بوون و ئەوە بوون، قەنەعەتت بێت چەندین جار بۆیان گریەوە و دەشم لە خوازیاریش بووم بەبێ نەقل بوونە من بێم لێ شەڕ بکەم لە سەریان، دیفاعیان لێ بکەم لە برایانی یەزیدی. بۆ خۆشت باش زانین لە دێر زەمانەوە قیادیانە بوونە ناو یەکێتی نیشتمانی کوردستان. یەک لەوانە شەهید بابەشێخ حوسێن بابەشێخ، شەهید حوسێن بابەشێخ پیاوێکی شێخانی یەزیدی بوو و قەنەعەت و باوەڕیە بەو حیزبە هەبوو لە ساڵانی هەفتایەکانە
بۆ خۆتان باش زان لە ساڵی چەند شەهید دار وەزیریشی هەبوو لە حکوومەتی سلێمانی بەڵێ وەزیری هەبووە یەزیدیان دەوری سەرێکیان لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانە بۆ یەکێتی نیشتمانی کوردستانی زۆریش باوەڕی بە خەڵکانی یەزیدی هەیە و وەکو باقی کورد میلەتی کورد ئەوان کوردێکی ڕەسەن و ئەمە باوەڕی تەواومان بە کورد بە ڕەسەنایەتی برایانی یەزیدی هەیە و سەڵ لە سەڵ بەڵێ لە سنووری بژین سنووری یەکەتی نیشتمانی کوردستان لە سلێمانی بۆ جارە یەکەم دادوەر یەزیدی هەیە لە جێگەدی ئەسڵن موافقە نەکرد و بتە دادوەر یەزیدی لە ئالێ بەس لە سنووری یەکەتی لە سلێمانی دادوەر هەینە بەڵێ ئەوە یەکێکە لە قاڵەکانکەوە ئێمە باوەڕێکی زۆرمان بە برایانی یەزیدی هەیە بە پێکهاتەیەکی سەرەکی ئەزانین لە ناوچەکەدا کوردی ڕەسەن ئێمە بە کوردی ڕەسەنیان نەزانین بڵێن و نەڵێن ینی وەکو پێم وتی لە دەست پێچی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان هەتا ئەم لەحزەیەش برایانی یەزیدی دەوری کاریگەریان هەبوو لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان بەڵێ مامۆستا بەرەمە بژین دەمێژنەما ئەو هەکە پەیباتە دومایە چیە چی بێتەکردن ئەمڕۆ پارتیە سیاسی بۆ ئێزیان بکەنە باش حکوومەت حزب وەکو حکوومەت پەرلەمان کارا بکرێتەوە بگەڕێنەوە هەموو بگەڕێنەوە بۆ یاسا بۆ سیستەم دەوڵەت بە سیستەم بکەین دەوڵەت بە سیستەم بوو ئایا من هەر شتێک بووم سەرۆک هەرێم بووم سەرۆکی حکوومەت بووم سەرۆکی پەرلەمان بووم زۆر ئاساییە هەر کەسێک بێ سەرۆکایەتی بکات زۆر بە ئاسایی دەڕوا زۆر بە سەرکەوتوویە ڕوا یەکەم شت بێم میلەتەکەی خۆم بژێنم باری ئابووری میلەت چاکەمەوە ئەوجا دەوڵەت بکەم بە سیستەم لەسەر سیستەم بڕوە ئەو ئەوروپای کە تۆ دەبینی هەموو دنیا بۆی ڕاکە ئەبینی فەرمو ئەو هەموو خەڵکەی لە ئاسیاوە لە ئاسیاوە ئەڕۆن بۆ بەرەو هەندەران و بەرەو ئەوروپا دەڕوا بۆ خەڵک لێرەوە دەڕوا بڵێن لە سون و لە عێراقەوە دەڕوا لە شوێنە جیاجیەکانی ترەوە ئەڕوا هیچ کەسێک ڕووی کردوتە ئاسیا ئاو دەخەندەقن هەندێک لە ڕێک دەمرن وایاننا کەس ڕووی کردوتە ئاسیا هەمووی ڕوون ناکاتە ئەوروپا بۆ ئەو پرسیارێکە بۆ لەبەر سیستەمێکی ڕێکوپێک هەیە هەمووی لەبەر سیستەمەکەیە سیستەمەکە لەو ڕۆژێکە لەدایک دەبی هەتا ئەمری ژیانی تۆ مەزمونە لای حکومەت لای دەوڵات مەزمونە وڵاتیان هەموو لەسەر سیستەمە هەموو بە سیستەم دەڕوا یاسا سەقامگیرە یاسا ئیشی خۆی دەکا تا نەگەڕێنەوە بۆ حاڵەتە تا لێکتر نەبورین و تاوەکو دەست لە ملی یەک نەکەین و ئەم حیزب مزایدە نەکەوە ئەو حیزب مزایدەکە هەموومان برایەکی هەموومان کوردی کە لێما قەومە هەر هەموومە کەس ناڵێ ئەوە فڵانە ئەوە فڵانە بە ئەمن ئەوەی ببورم ئەوەی نەبورم کوردین و هەموومان کوردین ئەچی ئەوروپا ئایا یەزیدی بی ئایا کوردی بادینی بی ئایا سۆرانی بی ئایا بەرزانی بی ئایا هەر کەسێک بی هەر کەسێک بی لێ دەپرسن تۆ چێک تۆ چی نەتەوەی ئەڵێ چی ئەڵێ کوردم خۆ ناڵێ من فڵانم ئەڵێ ئەوە بە کورد دەناسن یەکەتی و کورد دەناسن نەیەکێتی هەیە و نەپارتی هەیە و نەفلان حیزب هەیە و نەفلان حیزب باش بۆ ئێمە لێرە دەست لەم لە یەک نەکەین و برای یەک نەبووین و یەک گرتو نەبین و دەست لە ناو دەست یەک نەکەین و بەرامبەر بە دوژمنەکانمان چیمان پێکرا بیکەین و خاک و نیشتمانی خۆمان نەپارێزین و دوایش نین یەک تاچی میلەتەکەمان لێمان ڕازی نەبێن با هەوێ فەردی بدەین بە کۆمەلگا تاکی کۆمەڵ با بەخۆی ئازاد بێت چی بزانە چی بە ئەوان بڕیان لەسەر ئێمە بدەن ئایا ئێمە حکومەتێکین جێگای متمانەی میلەتین یان جێگای متمانەی میلەتین ئەمە گرینگە ئەمەش دەگەڕێتەوە بۆین ئەگەڕێتەوە بە سەقامگیری وڵات لە ڕووی یاساییەوە لە ڕووی سیستەمەوە لە ڕووی باری ئابووریەوە ژێرخانی ئابووریەوە ئەمە یەک خاڵ لە خاڵ ئەم خاڵانە هەمووی تەواوکەری یەکتر و هەموو بێکەوە ئەبەستێتەوە تا ئەوەش نەکەی ناگەینە
مصاب سيرك دي هذا بيران بريان بشين داوي أتانا إزدي لفياويتش عندنا كو أبن كم ترخم لك كفتنا شنقال دا وكو فرمان دي سربازي حزبي بن شبن أتانا هو نشوي برداد جها بلكو هاتينا بلا بلند كردن يعني تو شون بيري أي نبي تبيبو إلوك أبد كم ترخم لك كفتنا شنقال داد جها بابنا من هيك بيك وش الجواب دم تعبيري تسكي حزباتي هبيتو تا أم حزب أو حزباتي قوي بباريزي وحتى أم حزباتي قوي بباريزي وبرامبر بيك يكثر بشتينين اما هر او فرمانديان هر پشتیوانیان لێ دەکرێت ئەگەر هەشتێکی کرد بێ و هەر کیانەتێک بێ ماتوڵ فلان حیزبە من دەبێت پشتیوانی لێ بکەم. گەلێک سپاس بۆ عەمید فەیسەڵ خەلەکانی جێگرێ لیوای هەشە پیادا کۆیلۆکاتەوە میێڤان بۆ بەرنامەی مۆرکردن بەجێ سەرفرازی و سەربلندیە بۆ مامۆستا. زۆر سپاسان دەکەم بۆ بەرنامەیە کە داوات کرابوومەوە من بە سەربەرزیەوە هاتم لە کەناڵێکی بادینان ساتە بەرنامەی ئێوە بەشداریم کرد و زۆر پێی سەربەرز و شانازیتان پێوە دەکەم و هەر دەمێژێەوە داوام بکەنە من لە خزمەتتان. بەخێر بێ بۆ دەوری بادینان هەمووان. سپاس دەکەم. بەڵێ بینەرە هێژار هەرکەشێک ماتنیا دمایە بێ خەلەکێش بەرنامەی مۆرکردن هەتا چارشەمبەکە دی بابەتێکی دی میوانێکی دی بن چاودێریا خودێ بن. ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان خەبات دەکەین بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە سەربەستی و بە ئازادی چارەی خۆیان بنووسن. برف ریفراندوم و جارەسەریە ئاریشەیە پاشکەفتکردنا موچەیی. بەسە 100 ساڵên سایکس بیکۆ. سربەخۆییە ئابۆری پشتی سربەخۆییە وڵاتیە. کورد تاکەنەتەوەیە بێدەولەت یا ڕۆژهەڵاتە ناوەڕاستە. دژاتیا ریفراندومê şikandina geliyên şehîdan e. Belê bo ریفراندومê, belê bo çareseriya paşkevkirina Moçeyî. نەتەوەیە بێدەولەت ji derveyî şaristaniyeta serdemî ye. Heta kengî dê li jêrdestê jêrdesta bîn. نۆ heft sale di Iraqê de dihêyine bêhîvî kirin. Bi
بلا ئاستەنگێن دارایی نەکەنە هیجەت بۆ دژایەتیکردنا سەربەخۆیێ. غەیرانە دارایی دەمیە لێژێر دەستی هەر دەمیە. هەر نەتەوەیەک دەلیڤا سەربەخۆیێ ji dest bidet dêmêjo dadgeh ket. Dê rojhelata navarazda ebtinê serbexwî desteberkirina dîmokrasiyê ye bo Kurdistanê. Heta serbexwe nebîn, jin serbest nabin. Kîş ezmûna referandumê Rojava me qebîle, Efrîqiya me qebîle, Başûrê Rojhelata Asya me qebîle, Rojhelata Ewropa me qebîle. Di seredanekê da bo parêzgeha Silêmaniyê birêtma Gork nûnerê Serokê Emerîka bo rêbirîbûna tîrorê digel civata nîştimaniya Goran Kombo. Hişyar Amer endamê jûra peywendiyên dîplomasiyên Goran Navaroka peyama me Gork eşkira kir û got nûnerê Serokê Emerîka ji Washington hatiye û dopat kir ku welatê wî saz ji sedê dijî referanduma Herêma Kurdistanê ye. Hişyar Amer got birêtma Gork amajekirevê çendê ku danûstandin digel Bexda kirîne û di berhevin çarçovekê peywendiyan di navbera Bexda û Hewlêr da durust bikin û wê pirsê bibene civata asayişê û lê heftiya dahatî li New York danûstandinan li ser bikin. Hişyar Amer da diyarkirin jî ku birêtma Gork daxwaz kiriye pirûsa referandumê bi rêka Perlemanê Kurdistanê bihête paşê xistin. Piştî Perlemanê Iraqê di kombûna xwe ya roja sêşembiya derbasbûyî da bi fermî pirûsa referanduma Herêma Kurdistanê red kirî, di gotarekê da ku lê bajêrê Akilê pêşkêşkir Mesûd Barzanî peyamek arasteyî civata nûnerên Iraqê kîrûtê de daxwaz kir, Perlemanê Iraqê pêdaçûnê biryara xwe da biket û da diyarkirin ku biryarên Perlemanê Iraqê îrada gelê Kurd naşkênî. Barzanî got jî desalatdarên Bexda bawerî pêkvejiyane û şeraketê nîne û pêdiviyê gelê Kurd sinûrekê bo Iraqê bidanîtin. Di kongrekê Rojnamevanî da ku li qeza Şêxan saz kir, Emîd Helgurt hikûmet rêveberê giştiyê ragihandin û hişyariya nîştimanî li Wezareta Pêşmergeyê dopat kir, hêziyên pêşmergeyê diberhevin bo parastina wan deverên ji derve îdara Herêma Kurdistanê lê demê encamdana referandumê. Helgurt hikûmet got jî berpirsyariya rêpirîbûna me digel her hêzekê destûyê wê hêzê da ye, ji ber ku pêşmergeyê çi niyeteka şerî digel hîç hêzekê nîne. Li senterê bajêrê Reqqa çekdarên rêxistiya Daeş hêrişek bi trombêlên bomb reşkirî vekire ser hêzên Sûriya Demokratî li derdora nexweşxaneya nîştimanî û baxçeyê Reşîd û hêzên Sûriya Demokratî bersiva hêrişa wan çekdaran da. Ajansa Hawa News aşkira kir, şervan şiyan hêrişa çekdarên terorist bişkênin û çendîn trombêlên wan yên bomberêşkirî ji nav bibin, berî armancên xwe bihingêvin û bi kêmatî 33 çekdarên Daeş hatine kuştin. Hevdem hêzên Sûriya Demokratî şehîdbûna 5 şervanên xwe dê berhengariya wan hêrişan da ragihand. Lîjneya Sizan li Yekîtiya Tevapeyya
اسپانیا به فرمی بودویاریان سزای راوستاندنا مارسلوی براوانیان ریال مدرید را گهاند. اوجی پشتی مارسلو دیاریا بوریا نخودا برانبر لیوانت الهفته سه خل اسپانیا بدجواری دژیاریگری تیما برانبر یاری کریو. دادوانی جی اکسر کارتاسور رویدا بلنگر و دیو دژی اوردن راپورتا خویا تایبت دانویسی بو. یانا وارشلنا دخواستن جبرینی که نگیره بس سریکر خواندره نیستای پاداشته که تایبت جی بدتوی یاری کری. جه اگری بدومای هاتنا کاروانیوی و ورزشی. روزنامه سپورت کتابی بلاف کرده اداره یانا وارشلنا پاداشته اندرسی نیستای کاپنیا نخوشی دکتن. جه اگری بدومای هاتنا کاروانیوی و ورزشی دمینی که نگیره بس تایبت گل تیما کتالونی. کریستیانو رونالدو پرتغالی و سریانا ریال مدرید دخواستن اسپانیا بجهبیلیتنو و گریتا و انگلترا. روزنامه الکترونی آسی اسپانی گرتوی اکادمی برسردن کریستیانو رونالدو و دادگاه مدرید بلاف کریده سر تهمت خوبگزینی جانباجب خزینه اسپانیا. رونالدو دادگاه دادوری بیشتن من نفتشنو که و جیان اسپانیا در باز بکم و دخواستن و گرمه و انگلترا جه اگر سزاین باجل اسپانیا. جلیز دی کریشوف کمیسیار ایکتی اوروپا بوری پروبونا تیرور آشکرا کرد هتانو که 2500 چکدارین برگس اوروپی ماینت نافریزین ریخستیا داجداو بردامی دنشری لعراق و سوریه. جلیز دی کریشوف خویا کرد آلوگورا نویسار و زانیاریان دنابر ولاتین اوروپی داد بردوام من جپیخمت آشکرا کرنا ناسنامه وان چکدارین و گریاین اوروپا. به بریارک وزارت آچاندنی هرما کردستان هاوردکرنا باجانسور کو بیبراج ایران بوماوی هیوه که هاتر را گرتن. جدرکی جه وزارت آچاندن و جدرن آوه آشکرا کرد کو جه پیخمت گرنگیدان و خرج کرنا برهم جوتیارین هرمی بریار هاتیدان هاوردکرنا باجانسور کو بیبراج کمار اسلامی بوماوی هیوه که به را گرتن. بریار وزارت آچاندن پشتیوی خو پیشاندان جوتیاران هات اول روز سه‌شنبه پارێزگا حەلب هاتیە ڕێکخستن و دەخۆپیشاندانێدا جوتیاران نەڕازی بوونا خۆ لە هەمبەر سیاسەتە هەرێمێ بوارێچاندنێدا دەربری و داخوازکرد سەرجەم دەرگێن سنووری لە هەمبەر هاوردەکردنا بەرهەمێن بیانی بهێنە گرتن.